دەیان ساڵە بەرپرسانی پارتی و یەکێتی بانگەشەی ناڕاستی بەیەکەوە بوون و تەبایی دەکەن لە هەر وێزگەیەکیشدا هەر لایەکیان هەست بە لەقبوونی بەرژەوەندیە تایبەتیەکانی بکات شەقێک لە بانگەشەکانی دەدات و ئەوەی لە بەرچاویەتی تەنیا ویستەکانی خۆیەتی. یەکێک لەو تایبەتمەندیانەی هاوڵاتیانی کوردستان بەرپرسانی پارتی و یەکێتی پێدەناسنەوە حەزی بێسنووری بەرپرسانە بۆ بەشداری لە سیمینار، پانێڵ، دیبیت، کۆنفرانس و کۆنگرە و چالاکی جۆراوجۆر بۆ ئەوەی لەسەر فەرشی سوور بڕۆن و کامێرەمانە تایبەتیەکانیان وێنەی فەخامەتداریان بچرکێنن. لەو جۆرە چالاکی و شۆمیدیایەنەدا کاتێک دەمی هەر بەرپرسێکی هەرێمی کوردستان دەکرێتەوە باسی تەبایی، یەکڕیزی، پێکەوەبوون و یەکماڵی لایەنە کوردیەکانی هەرێمی کوردستان دەکات. بانگەشەی گەورە بە خەڵک دەفرۆشنەوە لە بەرانبەریشدا لە کۆی 365 ڕۆژی هەر ساڵێک 360 ڕۆژیان ناکۆک و ناتەبان. بەڕێزان، کای کۆن بە باکردن قسەیەکی خۆش و پڕواتەی سلێمانیە. ئێمە لە هەرێمی کوردستان لە دۆخێکی ئاڵۆز داین. چارەسەر ئەوەیە کای کۆن بە با نەکەین، با لە جیاتی ئەوە لەسەر پێشکەوتن ڕێککەوین. ئەگەر ڕێککەوین گرژیەکانی ئەم ناوچەی کە گرتوتەوە زۆر زیانمان پێدەگەینێ ئەگەر ڕێک نەکەوین. پوختەی قسەی ناودڵی خەڵکی کوردستان داواکردنی یەکڕیزی لایەنە سیاسیەکانە. ئێمە بە دووبەرەکی ناوبانگێکی باشمان لە جیهان دروست نەکردووە، بەڵکو بە دیموکراسی و ئاوەدانی و سەقامگیری لەو ناوچەیەدا ناوبانگمان دەرکردووە. بە پێچەوانەی لێدوان و قسەی بەر کامێراکان سەرۆک و بنەماڵە و حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هێندە حەزیان لە ماڵجیاییە، هەمیشە بیان و بۆ ناکۆکبوون دەدۆزنەوە. ئەگەریش نەبێت ئەوە خۆیان دروستی دەکەن، چونکە پێیان وایە مانەوەیان بەندە بە ملشکاندنی بەرانبەر و ملبادانی نەیارە مێژوویەکەیانەوە. گەلی کوردستان گەلێکی یەکگرتووە، پێویستە لایەنە سیاسیەکانیش وەک گەلەکەیان بۆ بەرژەوەندی نیشتیمان ڕێککەون. ئەمانە هەموویان مایەی ئەوەن کە گەشبین بین و زۆر زوو هەرچی زووترە لە ناو خۆماندا ڕێککەوین. بەڕێکەوتنمان ئاوەدانی زیاتر و سەرکەوتنی زیاتر دەبینین. یەکڕێزی و تەبایی نێو دەسەڵاتدارانی هەرێم تەنیا لە دوو کاتدایە. یەکەمیان لە بەردەم مایکی میدیا و چاوی کامێراکان و دووەمیشیان لەسەر مێزی ڕێکەوتنی ژێربەژێر و بەرژەوەندی مادی. ئەگەرنا لە ڕاستیدا لە هیچ شتێکدا هاوڕان نین. کاتێک بەرپرسانی باڵادەستی ئەم دوو حیزبە قسە دەکەن خۆیان لە دەرەوەی ڕووداوەکان وێنا دەکەن و هەوڵ دەدەن وەک بێگوناهی سەرجەم ڕوودا و کەم و کورتەکان خۆیان نمایش بکەن، بە جۆرێک تۆپی خەتا لەسەر خۆیان لا دەدەن تا ئەو ڕادەیەی خەڵکی کوردستان گومان لە خۆیان دەکەن و دەڵێن تۆ بڵێ خەتاباری ئەم دۆخە خۆمان نەبین.